یەک لەو شتانەی کە باس کرا بابەتی کێشەکانی کەرکووک و دەوروبەری کەرکووک و ناوچەی سەرگەڵان و ناوچەی پەلکانە و ئەو گوند و دێهاتانەی کە لەو ناوچەیەدا هەنە و ئێستا کە کێشەی زەویوزار و کێشەی خێزانەکانی عارەب هاوردەکان دیسان دووبارە هاتوونەتە ناوچەکە و دەیانەوێ خێزانە کوردەکان لە زێدی خۆیان لە خاچی خۆیان و دەربنێن ئەو باسەنەمان کرد و داوامان لێ کرد کە بە زووترین کات حکوومەتی عێراق تەداخل بکە و ئیجراعاتی خۆی وەربگرێ بۆ پاراستنی خێزانە کوردەکان و هەروە بۆ ئەوەی کە پێش بگیرێ لەوەی خوا نەخواسە فتنەیەکی گەورە ئاشوبێکی گەورە لە ناوچەکە ڕووبدا. لەلایەکی دیکەشەوە باس لە مستحقات و لە شایستەکانی جوتیاران کرا ئەوانەی کە چەند ساڵێکە گەنمیان و مەحاسیلیان تەسلیم بە حکوومەتی عێراق کردووە بەڵام تا ئێستا مستحقاتی خوان و پارەکانی خوان وەرنەگرتووە. ئەمە داوایەکمان لێ کرد کە گوتمان ئەمە بەڕاستی چیتر لەمە زیاتر چاوەڕوان ناکرێ جوتیارەکان زۆر پێویستیان پێ هەیە و زۆر داواکاری و زەختێکیان لەسەر ئێمە هەیە بۆ ئەوەی بۆ سەرفکردنی ئەمە ئەمیش بەڕاستی بەڵێنی ئەوەیدا کە بە زووترین کات بزانین ئەگەر ئەو پارانەی لە وەزارەتی بازرگانی هەیە ئیطلاق بکرێ و بۆیان سەرف بکرێ ئەگەر نا دەبێ چارەسەرێکیان بۆ بدۆزینەوە و بەڵێنی ئەوەشیدا ئەگەر هەمووش پێکەوە نەبێ دەکرێت بە وەجبات و بە ئەقسات ئەم پارانەیان بدرێتەوە. بە دەرەجەی یەک لەسەر ئەو کێشانە بوون کە لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان و بەتایبەت ئەم کێشانی ئەم دوایە کە لە سەرگەڕان و لە ناوچەکانی ترە سەری هەڵدا و ئەو هەموو دەغڵدانانی کە بەدەستی ئەم قەس دەسووتێنرێن و هەموو ئەو کوردانی کە لە مڵک و ماڵی خۆیانە تعدا ئەکرێتە سەریان بە ڕۆژی نیۆڕۆ ئەم شانە هەر هەمووی لەگەڵ جەنابیە باسکرا جەخت کرایوانە لەسەر مادەی سەوچل جەخت کرایەوە لەسەر کۆمەڵە خاڵێک کە پێمان ڕاگەیان کە ئەمانە کلیلی چارەسەری ئەو کێشانن لەو ناوچانە ئەگەر بە شێوەیەکی ڕێژەیش بێ ڕێژەیەکی زۆری لێ جێبەجێ بکرێت کە جەنابی داوای کرد کە بە راپۆرتی ڕسمی ئێمەلی ئاگادارکەینەوە جگە لەوە شکاتی نەسەر مەسەلەی گەنمی جوتیاران دوو کێشەمان هەیە سەبارەت بە گەنمی جوتیاران بە نسبەی 340,000 تەن تهدید کراوە کە حکوومەتی عێراقی لە جوتیارانی خۆمانی بکڕێ داوامان لێ کرد ئەو بەمەڵکوی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تهدید داوامان لێ کرد کە ئەو نسبەیەکی کەمە ئەبێ بەرزکرێتەوەوانی و چونکە ڕێژەی چاندن زۆر زیاترێکە لە ساڵانی تر هەموو کوتە لە کوردستانیەکان لا على تعین هەمومان تەکیدمان لەسەر ئەوە کردوانەکە کێشە سیاسیەکان کە نەبوونی تەفاهماتی سیاسی یان تێنەگەیشتنی ئیداری و سیاسی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادیە بخەنە لاوە موچەی فەرمانبەرانیش بخەنە لایەکی ترەوە لەبەرەوە کە خەڵکی ئێمە بەڕاستی مودەیەکی زۆر بوو بە زەحیەی نەبوونی تەفاهماتی سیاسی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادیە.